نوێنەرێکی عەرەبە سەر بە پارێزگەها نینەوە دو کۆنگرەکە ڕۆژنامەوانیدا ماترسیان ڕاپرسیە لە دەڤەرێن کێشەل سەر ڕاگەاند و تێدا چڤاتە پارێزگەها نینەوە بەبێ بەرسەفدان بۆ داباشبوونا مووسڵ تومەتبار دکەت و ڕێژا کوردان ژی پرێژەکە کێم لە قەڵەم دەدات کو نابێتن ئەف دەڤەرەنە ڕاپرسی لێبێ نەکرن. أكثر من 16 وحدة إدارية. هەرێما کوردستانê hewl dide ku zêdeyî 16 neyên îdarî ji parêzgeha Neynewa dabibrin û referandûmê lê encam bidin. Beramber bêdengiyeka gumanber ji aliyê civata Neynewa ve. Em bêjîne wan. Erê ma hûn ne nûênerên Neynewa ne? Erê li ser we nefere ku bergiriyê ji Neynewa bikin? نوێنەرێن مووسڵ سەر بە فراکسیونیان کوردستانی دو کۆنگرەکادی بەرسەوا عەبدەڕەحیم شومەری دەدەن کو 16 ڕێکخەرێن ئیداری لە مووسڵ کوردن و مافێن وانە کۆ ڕاپرسیە ئەنجام بدەن. باشترین بەڵگە و گەواهی ئەوەیە کە کورد یەک لەسەر سەی مووسڵە کەمتریش نییە و ئەگەر زیاتریش نەبیتن. هەروە لە خاڵی دووەمەمانەیە کە باسی یەکە کارگێرەکان دەکرێت لە پارێزگای نینەوە یەکە کارگێرەکان 16 کارگێڕیە تاکو ئێستا زۆربەی زۆری و زۆری نەشی لە هەردوو ئەنجومەنی پارێزگا و قەزا و ناحیەکان یاخود لە قایمقام و مدیر ناحیەکانیش کوردن یاخود کوردستانینە لەو سنوورانە. دەدەمی عەبدەڕەحیم شومەری دو کۆنگرە خوددا ڕاگەاندبوو کو ڕێژە ئێزیدیان سێر سەدەیە بیان دەخیل وەک نوێنەری ئێزیدیان لە پارێزگەها نینەوە هوزێن عەرەبان تومەتبار دکات کو تنێوان سێر سەدێ اشکچ و ژنێن وان ڕفاندینە. بس جنكت ميت نك حديديا وشمرت بعاج والتلع فريا سطاسينا بس زارو كيت ما بيت كشتن سطاسينا شموسلي نوكا او دين دي بحصاري جامكن هكا مدنجي خدا عم دي دينا وي دولتك احتراما مدقري. عریشیان ڕاپرسیا هەرێما کوردستانê و کێشا کەرکووکê و مووسڵê بووینە ئەگەرەک کو عێراق بەرەف تونێلەکە تاریدا بچیتن و ئەگەر ئەڤڕوو داهولا شەڕە پەیوان بیتن وەک تێتە گوتن کو زەنگە شەڕی دیڤان ئاریشاندا یا نزیک بووە. لە بەغدا نزار عەبدوڵڵا دەنگێ ئەمریکا.